سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانیکەوە هاوکاریمان بکا بۆی 450 ملیۆنی بۆ ناردوین و هەروەها چەند جێگایەکی تریش پاریان بۆ پیا کردوین لە هەولێریش و لە سلێمانیش و لەمانە بەڵام پارەکە ئەوە نییە کە مانگانە بتوانین ئێمە موچەی یاریزانەکانی لێبین چونکی یاریزانەکانمان بەڕاستی موچیان یاریزانی محتەریفن یاریزانی محتەریفش بە پارە یاریەکە ئەوە نین کە بتوانیت تۆ باینکەیت و مانگی ملیۆن و 2 ملیۆنی بیتەوە ئەمانە ئێمە مانگی نزیکەی 492 ملیۆن دینارمان ئەوێ بۆ موچەی یاریزانەکان ئێمە وەکو پێم وتی مانگی 500 ملیۆنمان پێویستە بەس بۆ تیپی فوتبۆڵ تا ئێستا هیچ لایەن ئێمە بەڕاستی ئێمە وەرزشەکەین ئێمە سیاسەت ناکەین ئێمە سەر بە حیزب نین سەر بە سیاسەت نین ئەمە یانەیە هیچ تاکە کەس نییە هیچ کەس یانەی ئەم خەڵقێ یانی جەماوەرە وەڵام وەکو پێم وتی ئینشەڵڵا ئەو هاوکاریانە بەردەوام بێ ئێمە بە گوڕ و تینی بەهێزترەوە یێنە ناو ساحە